سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەن. وتەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەیاند کۆتایی ئەم هەفتەیە یاخود سەرەتای هەفتەی داهاتوو 700 ملیارەکەی عێراق بۆ هەرێم دەنێردرێت و هەردوو سەرۆکوەزیرانیش لە پەیوەندیدان بۆ ناردنی پارە بۆ مانگەکانی تریش. پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێم بە میدیای نزیک لە پارتی وتووە حکوومەتی هەرێم نووسراوی فەرمی کردووە بۆ ئەوەی بەشی سێمی 700 ملیاری موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فیدرالیەوە بنێردرێت. داوای تەرازووی پێداچوونەوەیان کردبوو، ئەمڕۆ تەرازووی پێداچوونەوەیان بۆ نێردراوە. پێشەوە هەورامانی وتوشێتی ئەوەی لەسەر شانی حکوومەتی هەرێم بۆ دابینکردنی موچە و ناردنی 700 ملیارەکە جێبەجێی کردووە، بۆیە بەپێی وادە دەبێت تا کۆتایی ئەم هەفتەیە یان ناوەڕاستی هەفتەی داهاتوو پارەکە بخرێتە سەر هەژماری وەزارەتی دارایی هەرێم. وتەبێژی حکوومەتی هەرێم ئاماژەی بۆ ئەوەش کردووە مەسرور بارزانی و محەممەد شیع سوودانی بەردەوام لا پەیوەندیدان بۆ ناردنی موچەی مانگەکانی 10 و 11 و 12. بەهۆی بارانبارینی زۆرەوە لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان لافاو دروست بوو، چەند ماڵ و شوێنێکیش بەو هۆیەوە زیانیان بەرکەوت، وەک ئەوەی لەلایەن کەشناسیەوە پێشبینی کرابوو لە ماوەی شەوی ڕابردوو لەگەڵ ئەمڕۆ ڕێژەیەکی زۆر باران باری و بەهۆی زۆری بارانەکەشەوە لە چەند شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستان لافاو دروست بوو. لە هەولێر و سلێمانی و گەرمیان چەند شوێنێک لافاوی تێدا دروست بوو، بەڵام زیانەکان تەنیا مادی بوون و هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە. ساڵانە لە هەرێمی کوردستان لە وەرزی بارانباریندا چەند جارێک لافاو دروست دەبێت و لە ساڵانی ڕابردووشدا زیانی زۆری گیانی و مادی لێکەوتێتەوە. عێراق غاز هەناردەی 11 وڵات دەکات و بەرپرسێکی کۆمپانیای غازی بەسڕەش دەڵێت لە هاوردەکارەوە بوونەتە هەناردەکار. مەرفا کازم ئەسەدی بەڕێوەبەری بەرهەمێنان و جێگیری بەڕێوەبەری کارگەڕی کۆمپانیای غازی بەسڕە لەبارەی هەناردەکردنی غازی عێراق بۆ دەرەوە بۆ ڕۆژنامەی فەرمی عێراق وتوویەتی کۆمپانیای غازی بەسڕە دوای بەرزکردنەوەی ئاستی بەرهەمێنان ئەمڕۆ دەستیان بە قۆناغێکی نوێی هەناردەکردنی غازی چێشتلێنان بۆ دەرەوە کردووە. بە جۆرێک لە ئێستادا غازی عێراقی هەناردەی 11 وڵات دەکرێت. ئاماژەی بەوەش کردووە کۆمپانیاکەیان لە سەرەتای دامەزراندنیەوە هەوڵی زیادکردنی بەرهەمێنانی غازی داوە بۆ دابینکردنی پێداویستی وڵات و هەناردەکردنی غازی زیادە. چەند ڕێڕەوێک هەبوون بۆ هەناردەکردنی غاز، بەڵام لە ڕووی سەلامەتی و پێداویستی ئەمنیەکانەوە ئامادە نەبوون، بۆیە هەوڵی دروستکردنی ڕێڕەوی سێم درا و تەواو کرا. دەژڵێت عێراق پێشتر هاوردەکاری غاز بووە، بەڵام ئێستا بووەتە هەناردەکار.